بەڕێزانم کاتتان باش ئەمڕۆ ڤیسیڤاڵی فیلمی کوردی لە شاری سلێمانی و بە دیاریکراوی لە سیتی سینەما لەمڕۆ تا دوو ڕۆژیکە بەردەوامی دەبێت. ئەمڕۆ دەستپێکی ڤیسیڤاڵەکەیە وردەکاری زیاتر لە ڕێگەی هونەرمەند جەبار محەممەد وەرەگرم هەم خۆیان هونەرمەندێکی بە ئەزمموی شاری سلێمانی و سەرپەرشیاری ڤیسیڤاڵەکەشن بەدەر لە هەموو شتێ دەستان خۆش بێ و پیرۆزە ئەم هەنگاوە نوێیە. وردەکاریەکەم پێ بڵێ لەسەر ڤیسیڤاڵەکە وازان بەیانی دوو بەیانیش بەردەوامە بێت. چەند فلم تێیدا بەژارە هەمووی فیلمی کورتن؟ زۆر سپاس بەخێر بێن سەر چاوان ئەم ڤیسیڤاڵە 29 کورتە فیلم بەشدارن. هەڵبەتە ئێمە زیاد لە 180 فیلممان بۆ هاتبوو لە هەر چوار پارچەی کوردستانەوە کە خۆشبەختانە ئێمە چەند لیژانێکمان هەبوو لیژنەکان فیلمەکانیان جیا کردەوە. ئەوەی کە بۆ نمایش و بۆ پێشبڕکێ بوو 29 کورتە فیلم بوو بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام ئەبێت. ئەم ڤیسیڤاڵە لە ڕاستیە بەرهەمی بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی هونەری سینەمایە. ڤیسیڤاڵەکەشمان 3 ڕۆژ بەردەوام ئەبێت. باشەکە چ شتێکی جیاوازی تایە؟ چ فیلمێکی جیاوە بۆ نمونە فیلمی ئەنیمەیشن یان چوزانم هەڵ؟ بەڵێ ئێمە سەرە ڕای کورتە فیلمەکان 4 فیلممان هەیە کە دۆکۆمنتەرین ئەویش فیلمەکان ئەو فیلمانن کە هەر لەگەڵ ڤیسیڤاڵە عەرزەکرێن خەڵاتیان هەیە ئەوانیش جیا نەکراوەتەوە بەڵام جیاکردنەوەیان ئەوەیە ئەوان فیلمی دۆکۆمنتەری و فیلمەکانی کەش فیلمی ترن. میوانەکان و دەرهێنەرەکان لە شارەکانی دیکەی کوردستانەوە لە پارچەکانی دیکەوە هاتوون؟ بەڵێ میوانەکانمان لە ڕۆژهەڵاتەوە لە باکوورەوە لە ڕۆژئاواوە لە شارەکانی ناوخۆی سلێمانی و هەولێر و دووهۆکەوە هاتوون. ئاستەنگەکانی بەردەم ڤیسیڤاڵەکە چی بوو؟ وڵڵاهی ئێمە دایم لە ڕاستیە ئاستەنگی بەردەمی ڤیسیڤاڵ نەبوونی بودجێ نەبوونی داراییە. بەس لەو ڕۆ ئێمە تۆزێک وەزعمان خراپە ئیجنا ئیشەکانی کە وەکو تەکنیک و وەکو بەڕێوەبردنی ڤیسیڤاڵ خۆشبەختانە زۆر باشە ڕواتە پێشەوە. سپاس بۆ کاتەی بە ئێمەت بەخشی دەزانم زۆر مژغوڵی بەڵام کۆتا قسە و کۆتا پەیامی جەنابتان. هیوادارم ئێوە سەرکەوتوو بن، هیوادارم ئێمەش بتوانین لە ساڵانی ئایندەدا برەو بەم ڤیسیڤاڵە بدەین و بەردەوام بین.